نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەستپێک ئەوە بۆ ماوەی 14 سەدەیە بە گوێرەی ئاستی شوێنکەوتەییمان بۆ ئەو هاوشەپۆلی شەپۆلەکانمان لەگەڵ ئەودا و کراوەیی ئامێرە وەرگرەکانی ناخمان و ئاراستەکردنیان بەرەو ئەو ئێمە لە هەموو ساتێکدا لە ڕۆح و ویژدانماندا هەست بەبوونی ئەو حەزرەتی ڕۆح سەیدل ئەنامە دەکەین و ئەم هەستکردنێکی وەهایە کە گەر هەنگاوێکی دیکە هەڵبگرین هەروەک بڵێیت لەگەڵ ئەودا ڕوبەڕوو دەبینەوە و لە سیەکانماندا هەست بە بۆنی هەناسەی ژیێنەرەوەی ئەو دەکەین. لەمڕۆدا کە جیهان لە گۆڕانکاریەکی خێرا و بەردەوامدایە و ئەو سیستمانەی پێچەوانەی سروشتی مرۆڤایەتی بوون هەروەک خاشاشێکی بێکەڵک فرێ دەدرێنە نێو زەبڵدانی مێژووەوە و مرۆڤایەتی دووبارە بەرەو ئاین دەگەڕێتەوە. دەبینین مەسیحیە ئۆرسۆدۆکسەکان بەرەو کڵێساکانیان و بوزیەکان بەرەو پەرستگاکانیان و براهەمانەکان بەرەو بیر و باوەڕەکانی خۆیان دەگەڕێنەوە و لە گەڕانەوەش زیاتر بەڵکو بەرەو لایەن ڕادەکەن. لەگەڵ ئەمانەدا دەشبینین موسڵمانانی شوێنکەوتووی حەزرەتی محەممەد کە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ملاولەولە لە ژێردەستی بێگانەدا بوون ئێستا دووبارە نیازی گەڕانەوەیان بۆ لای ئەو حەزرەتە بەڕوونی و ئاشکرایی دەبینرێت. بەڵێ چەرخی ئەو ڕووداوانەی هەتانی وەی دووەمی سەدەی بیستەم لە دژی ئێمە دەسوڕانەوە هەروەک بڵێیت خوای گەورە دووبارە دایڕشنەوە و ئاراستەی کردن بەرەو ڕووکردنە حەزرەتی محەممەد و لەگەڵ ڕووکردنە ئەو دایەکی خستن. ئیدی لە هەر چوار لای دنیادا کەناراوەکانی دنیای هەزرمان بەو بارانانەی لە هەرێمی ڕەحمەتەوە دێنکرایەوە بەڕووی شنەی بەهاردا و هەتا دێت ڕازاوەتر دەبێت و لە جێگەی بەفر و سەهۆڵبەندان خۆنچەکان بەنازەوە خۆیان نمایش دەکەن. بەڵێ ئەمڕۆ ئیدی سپی لە ڕەش و ڕووناچی لە تاریکی جیاوازە و هەر کەس ڕێی خۆی گرتووەتە بەر و تاریکیەکان لە نێوترسی خزێنرانە گۆشە و لە ناوچوندان لە کاتێکدا لەلایەک سوپای ڕووناچی کە بە شەرەفی خۆدا نەپاڵ حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم تاجی لەسەر نراوە و سەردەمانێک ڕووناچی بە هەر چوار لای جیهاندا بڵاو دەکردەوە و دەچووە هەر شوێنێک مەشغەڵی محەممەدی دادەگیرساند دەگەڕێتەوە بۆ ئەو پەرستگایی خۆی کە بۆ ماوەی 1-2 سەدەیە فەرامۆشی کردووە. گەڕانەوەیەک کە بەدەم وتنی سرودی مەهتەرەوەیە لەلایەکی دیکەشەوە دەنجیە و کەسانەی دەیانەوێت ڕێگری لەمە بکەن و لە بەرامبەریدا بوەستنەوە نووزەیەکی لاواز و بێهێز و هەڵایەکی ناماقوڵانەیە. بەڵێ ئەمڕۆ هەوڵ دەدرێت سیستەمی جێگرەوە بۆ جێگەی ئەو سیستەمە مرۆییانە بە تایبەتیش سیستەمێکی وەک کۆمۆنیزم کە سەردەمانێک بە هاوار و هەڵاوە هاتە مەیدان و پێشوازی لێکرا و ئێستا کەش بە نەفرەت لێکردنەوە فڕێ دەدرێت ئامادە دەکرێت. ئەو کەسانەی سەردەمانێک بە ناوی معنەویەتەوە دەیانویست لە جێی حەزرەتی عیسا و حەزرەتی موسا و حەزرەتی محەممەد سەلامی خۆیان لەسەر بێ کە سوڵتانی مەیدانی پێغەمبەرایەتین کەسانی وەک باسکاڵ و بێرگسۆن بێننە مەیدان و بەکاریان بهێنن. ئەمڕۆژ بە ناوی جێگرەوەی ئاینەوە هەوڵ دەدەن بیرۆکەکانی وەک ڕۆحناسی و بانکردنی ڕۆح و دۆنادۆن بهێننە مەیدان. خۆ هەروەک یەکێک لە شاعیرە گەورەکانیشمان ئاماژەی پێداوە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕووباریشتان هەمیشە بە شێوەیەکی جووت و تەری پەڵیان کردووە لەلایەک نور بووە و لەلایەک پیسی. بەڵێ ئەم حاڵەتە ئەمڕۆژ هیچی لە دوێنێ جیاواز نییە. ئەو کەسانەی هەوڵ دەدەن لە جێگەی ئاین سیستەمی ساختە و هەڵبەستراوی بیر و باوەڕ ڕاست بکەنەوە بەلای خۆیانەوە وا دەزانن کە کارێک ئەنجام دەدەن ڕەفتارکردنی بەم شێوەیەشیان داخوازیەکی سروشتیانە. بەڵام ئەوەتە پێدان بەوەی کەسانێک لە نێو خۆماندا بوونەتە ئامێری دەستی ئەمانە و بە تایبەتیش ڕۆژهەڵات ناس و بەم شێوەیەش کەوتونەتە لێپرسینەوە لە سوننەت کارێکی سەختە. بەڵێ پێشبینیکردنی ئەوەی ئاراستەی ئەم جوڵەیە کە سەردەمانێکی درێژە بە نیشانەی پرسیار خستنە سەر هاوڵانی بەڕێز و بە تایبەتیش ئەو هاوڵانەی کە فەرمودەیان بۆ ئێمە گواستوەتەوە وەک
حەزرەتی ئەبوو هورەیرە و حەزرەتی ئەنەسی کوڕی مالیک و حەزرەتی عەبدوڵڵای کوڕی عومەر. پاشانیش لەم ڕێیەوە نیشانەی پرسیارخستنە سەر خودی حەزرەتی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم کارێکی سەخت و پێشینەیەکی کاهینانە نییە. ئەو کەسانەی کە پەنجەی تۆمەت بۆ هەڵگرانی وەحی و ئاوێنەی پاکیزە و جێدرەوشانەوەی ئەو وەحیە دەکەن بۆچی دەبێت سەیر بێت گەر ڕۆژێک بێن و نیشانەی پرسیار بخەنە سەر خودی حەزرەتی جوبرەئیلیش. ئەمە لە کاتێکدا کە سونەتی پیرۆزی پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم کە نور و ڕۆشنایی ژیانمانە و لەسەر ڕێگەکەماندا هەروەک بەردی نیشانە و ئاماژەی دروست ڕێکردن وهایە، هێندە گرینگە کە بێ ئەو تەنانەت ڕابەرایەتی گەورەترین وەلیەکانیش لەم ڕێگە دوور و درێژەدا کە دەگاتە لاپاڵەکانی بەهەشت و جێگەدیداری بینینی جوانی خودایی بەس نابێت و ناتوانێت مەودامان پێ ببڕێت. زۆرێک لە پیاوە گەورەکانی خوددا هەروەک ئیمامی ڕەبانی فەرمویانە لە سەیر و سلوکی ڕۆحانیدا دەبینین کە ئەو نورانەی لە سونەتی پیرۆزی پێغەمبەری خودداون زۆر جیاوازترن. بەڵێ ڕێبەرایەتی و هێزی قودسی گەورەترینی ئەو وەلیانەش کە لە ئاسمانی ڕۆحدا پەرواز دەکەن ناتوانن هێندەی بچووکترین بابەتەکانی سونەتی پیرۆزی پێغەمبەری خوددا ڕۆشنایی و متمانە بەڕێبوارانی ڕێ ببەخشن. چونکە لە ئاسمانی ویلایەتدا چەند مرۆڤی گەورە هەبن هەموو بریتین لە کۆمەڵێک مانگ بە چواردەوری خۆری حەزرەتی محەممەدەوە. جا پەیوەندی نێوان ڕووناچی خۆر و ڕووناچی مانگەکانی چواردەوری چۆنە؟ پەیوەندی نێوان نوری ئەولیا و نوری ئەو کەسەی یەکەم جێدرەوشانەوەی فەیض الئەقدەس و فەیض المقەدەس بووە بە هەمان شێوەیە. جا ئەو داماوانەی لەسەر زەویدا دەژین و هێشتا کەش زۆر دوورن لەوەی بتوانن مافی زەوی بدەن بە ڕەخنەگرتنیان لە حەقیقەتە ئاسمانیەکان و ئەو گەوهەرانەی سەر بە جیهانانی دیکەن کە ئەم کارەیان هەروەک فرێدانی پارچە قوڕە بۆ خۆر تەنها نەفامی و بێنەزاکەتی خۆیان نیشان دەدەن. لە بەرامبەریشەوە سونەت بۆ هەمیشە ئاوازی خۆی بە دەنگێکی گۆڕ بە گوێماندا دەدات و باشنەی هەناسەی ویژدانمان ڕادەمووسێت و ساڵانی ئایندەش هەر بە ساڵانی سونەت و ساڵانی حەزرەتی محەممەد و ساڵانی قورئان ناودەنرێن.